سارا بەردەوامین والله بارساش گفتوگۆی بابەتی تەوەری یەکەمان لەگەڵ میوانەکەمان بکەین کە بە سوپاسەوە لە کەلارەوە لەگەڵماندایە. سارا ناوچە جێناوکەکان چ لە کەرکووک بێیان لە پارێزگای دیالیان لە هەر ناوچێشی تر بێت یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام داکۆچی لەو ناوچانە کردووە بە تایبەتی لە شاری بەغدا لە ڕێی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە لە ڕێی حکوومەتی فیدراڵی عێراقەوە کە بەردەوام گوێبیستی داواکاری هاوڵاتیانی ئەو ناوچانە بووە چ لە داگیرکردنی زەریەکانیان بێت یاخود دامیکردنی مافەکانی تر لە بواری پەروەردە یاخود هەر سێکتەرێکی دەبێت هەمیشە یەکێتی گرنگجی بەو ناوچە جێناوکانەیەوە بە تایبەت لە پارێزگای دیالە و هەروەها ئەم ناوچانەی بە کوردستانی زانیوە میشەیەتی نیشتیمانی کوردستان ڕێی خزمەتگوزاریەکانی شەو بێ جیاوازی نەکردووە لە نێوان نەتەوە جیاوازەکانە وەک کورد هەمیشە خزمەتگوزاری پێشکەش بۆ کەسانی تر کردووە و ئەوانیش بە دیاریکراوی و بە ئاشکرا ئەمە باز دەکەن و زۆر سپاسی خۆیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە دووپات دەکەنەوە. بەڵێ هەر لەو سۆنگەیەوە سارا پێویستە یەکێتی زیاتر بەهێز بێت لە بەغداد سندوقەکانی دەنگدان لە 11 سەوەسپۆش بکرێن بۆ ئەوەی یەکێتی زۆرترین کاندید یاخود کاندیدانی لیستی 220 بەڵێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ئەمەوە ئەکات مافە دەستوریەکانی هاوڵاتی هەنی هەرێم یاخود ناوچە جێناوکەکان جێبەجێ بکرێن. با سوپاسەوە بەڕێز ڕێبازوهابمان لەگەڵای کاندیدی ژمارە 18 لە لیستی 222 یەکێتی لە بازنەی دیالە. کاک ڕێباز سڵاو لێ بێ و جارێکی کە ئەگەر خۆتمان پێ بناسیێنیتەوە وەکو ژمارەی لیست و ژمارەی کاندیدەکەت. سڵاو لە ئێوەش سڵاو لە بینەرانی کوردستان زۆر سپاس. من هەر بژین زۆر سپاس. من ئەندازیان ڕێباز ژمارە 18 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای دیالە و مامۆستاشم لە پەیمانگە. بەڵێ ئەندازیاری نەوت گاز. بەڵێ کاک ڕێباز باسمان هەمیشەڵەوە کردووە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز بێ دەتوانێت زیاتر داکۆکی لە مافەکانی کوردستان بکات و خەڵکی کوردستان بکە. لە ئێستادا کە ئەمە چارەنووسی گەلی کوردیاریەکە ئەگەر ئەندامەکانمان زیاتر بێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق زیاتر دەتوانێت داکۆکیمان بۆ داکۆکی لە مافەکانی خەڵکە باسێک ماڵەوە بکە بە پشبەستن بەچی دەتوانین مافەکانی خەڵکی کوردستان زیاتر بەدەست بێنە یەکێتی نیشتیمانی کوردستان. خۆی بوونی یەکێتی نیشتیمانی کوردستان زەروریەتێکی مێژوویە لە ئێستاە بۆ چارەسەرکردنی کێشەکانمان و لە ڕابردووە کاک پاڤڵ بۆ چارەسەرکردنی موچە چۆتە بەغدا چەندین جار وە چارەسەری کردووە کامەش بەڵگەی ئەوەیە کە بوونی یەکێتی بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ هەرێمی کوردستان و بۆ ناوچە ناکۆکەکان بوونێکی حەتمی و زەروریاتە لە ئێستا. بەڵێ کەواتە کاک ڕێباز تا چەند گرنگە ئێمە نوێنەرمان زیاتر بێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەکو لیستی 222 یەکێتی وەکو ئاماژەم پێیاکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە خولەکانی ڕابردووشدا بەردەوام لە چوارچێوەی دەستوری عێراقکاری کردو بۆ دابینکردنی سەرجەم مافەکانی هاوڵاتیان یاریمی کوردستان و ناوچە جێناوکەکانیش بە تایبەتی. بوونی یەکێتی بۆ جێبەجێکردنی دەستور ینی پەیامی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستاە هێزی تۆین لە بەغدا واتای ئێمە زەروریاتێکی مێژووین بۆ هەرێمی کوردستان بۆ ناوچە کێشە لە سەرەکان کەوانی دابڕێنراون لە هەرێمی کوردستانە و ئەگەر تەماشای کەرکووک بکەی ئەبینیت چە بژانەوەیەکی بەخۆی بینیوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ بەهێز بووە زیاتر بەهێز بەخۆی کەرکووکەر قەڵای سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەڵام لە ئێستاە بەهێزترە هەست بە گۆڕانکاریەکانەکەی لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی دامەزراندنەوە کە پارێزگارێکی کوردی هەیە بۆ ناوچەکانی تریش بۆ خانەقین کە من خۆم کاندیدم لەوێ لە دیالە و ئێمە هەوڵە دەین ئەو شێوازی خزمەتکردنەی کە لە کەرکووکە بێنینە شوێنەکانی تر ناوچە دابڕێنراوەکانی تر. بەڵێ کاتە کاک ڕێباز وەک باسمان کرێکێتی هەمیشە هەوڵ داوە لە ناوچە دابڕێنراوەکان هێزی خۆی بەکار بهێنە بۆ خزمەتکردنی خەڵکاتە تا چەند لەوێ توانوێتی یارمەتی خەڵکەکە باو پارێزگاری بکات و خزمەتگوزاری یا خزمەتی خەڵکەکانی بە تایبەتی دیالە بکە لەو ناوچانە و پێویستی بە چییە بۆی کە زیاتر بتوانێت یاخود هێزی خۆی بە پیشان با یاخود هێزی خۆی زیاتر بکە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆی زیاتر بتوانێت وەکو شاری کەرکووک کە گۆڕانکاریەکانە بینی لەو ناوچەیەدا یاخود لەو پارێزگایە گۆڕانکاری زۆر کرا و خزمەتگوزاری زۆر پێش
پێشکەش کراوە چی بکرێ بۆی کە لە دیالش ئەمە دووبارە بێتەوە و زیاتر خزمەتگوزاری پێشکەش بکە. کاتێک تۆ هێزی خۆدیانی دەنگی خۆدیان ڕەنگی خۆت بە یەکێتی نیشتمانی کورسان ئەبەخشیت ئەگەر لە دیالێشە پێمان ببەخشێت یانی زۆرترین کاندی نوێنەرمان لە دیالێ بچێتە بەغدای ماتوانین شەڕ بۆ مافەکانیان بکەین. ئێستا لە خانەقین جیاکاریەکی زۆر هەیە لە دامەزراندن لە بینی کورد و لاینەکانی تردا و لە خزمەت گوزاریشە. ئێستا بۆنە ڕێگەی یەکێتی نیشتمانی کورسان نادرێت خزمەتی ئەو ناوچانە بکات. کاک ڕێباز ئەگەر ئێوە بچنە بەغداد چۆن نەتوانن ئەو جیاکاریە نێڵن ئەگە بۆ ماڕوو بکەیتەوە؟ جیاکارەکە ئێمە هەوڵ دەدەین لە ڕووی بۆ جێبەجێکردنی دەستور مادەی 140 لەوە کارانەیە کە ئێمە هیچ داکۆکێکی لەسەر ناگەین، هیچ سازانێکی لەسەر ناگەین کە ئەمانوێت چارەسەری بکەین کە ئەومان چارەسەر کرد ئێمە ئەتوانین خاکێکی خۆمان بەدەست بێنینەوە و هەرچی ئەو ناوچارچی بێت لە ڕێی خزمەت گوزاری و ئێستا بۆ نە سلێمانی کەلار دەوروبەری خانەقین هەمووی ئاوادان کراوەتەوە فۆرمی کەلار و سلێمانی و ئەمانە ئەبینە دیالە. بەڵێ کاک ڕێباز بەڕێز خزمەتی ناوچەکەی خۆمانە. بەڵێ بەڕێز وەکو کاندیدی ژمارە 18 پلان و کارنامەی بەڕێزت چییە بە پشتبەستن بە کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی کاتە چیتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەمانەی ئەم کێشانەی کە باسی کرد گۆڕانکاری بەسەرا بێت و باشتر ببێ؟ خۆی من وەکو پسپۆڕەکەم کە ئەندازیاری نەوت و گازم لە ئێستاە هیچ ئاسایەکمان نییە بۆ دەرێنانی نەوت و گاز لە عێراقا. بەڵێ بۆ ئێمە هەوڵەدین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانی یاسایەک بۆ کێشەیە دانین بۆی بتوانین بە شێوەیەکی شەفاف بتوانین وەک هەرێمی کوردستان کە بە تایبەتی لە چەمچەماڵ بتوانێت غازەکەی دەرکا و بە شێوەیەکی شەفاف و ڕوون بە داتای ڕوون لەگەڵ حکوومەتی عێراقی و وڵاتانی دەرەوە ئینتەرنەشناڵە کۆنتاکتی بزنس بکەین و دەری بێنەوە یەکێک لە ئیشە سەرەکیەکانمانە بێت وەکو پسپۆڕی خۆم لە ئەندازیاری نەوت و گاز و کۆمەڵە کێشەی ترمانەیە لە خانەقینە بە تایبەتی ئێمە شوێنێکمانەیە لەوێ نەفتای پێڵێن و ڕیفاینەرێکشمان بۆ پاڵاوگەیەک وەکو ئەوەی کار لە هەولێر هەیە و قەیوان لە سلێمانی هەیە ئەمانوێت دیسانەوە لە خانەقین دای بنینەوە و ئیشی لەسەر بکەین و جیاوازی دامەزراندن هەیە لە ناوچەی خانەقین و دیالەیە ئەمانێت ئەو جیاکاریش نێڵین لە ڕووی خزمەت گوزاریشەوە بە ئاماشەوە نەخۆشخانە قیرتاو بێت ئەو شتانش هەوڵە دەین. بەڵێ باشە کاک ڕێباز وەک ئاماژەت پیا پسپۆڕیەکەت ئەندازیاری بواری نەوت و گازە خانەقینیش دەوڵەمەندە بەنەوت تا چەند هەوڵدراوە یاخود چی بکرێت لە داهاتوودا کە خێر و بێری نەوتی خانەقین بۆ هەمووان بێ بەبێ جیاوازی؟ خۆی خانەقین وەکو بەغدایەکی دیالەش مەبەستم بەگشتی بەڵێ کاک ڕێباز. بەڵێ هەر سێ کاینەکەی تیا شیعە سونە کورد وەکو بەغدایەکی بچووکراوە ئێمە ئەمانوێ بێجیاواز یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەری سەیری ڕابردووەکە بکەی سەیری بەڕێز مام جەلال لێ خۆش بێت بە بێجیاوازی خزمەتی هەموو لایەنە عێراقەکانی کردو ئێمەش هەوڵ دەدەین خزمەتی هەموو دیالە بکەین. بەڵێ و ئەو خێرەی کە لە خانەقین دەرەچێت و دوو مەزیشی لەسرە ئەو دەهاتەی کە لە خانەقینەوە دەرەچێت خزمەتی شارەکانی تری پێ بکەین و بە تایبەتی خانەقینی خۆمان. بەڵێ کاک ڕێباز جالۆ کێشانی کە باسی کردا مەزراندن و هەروەها کێشەی گازونەوت ئەو کێشانەی تر کە لە دیالە هەیە و پێویستیان بە چارەسەرکردن هەیە چین؟ کێشە خزمەت گوزاریان زۆرە ئێستا خانەقین نزیکەی 200,000 نفوسە بێت و نەخۆشخانەیەکی مۆدێرنەیتیانی ئەمەیەکێ لەوە کارەکان خزمەت گوزاری قوتابخانەی مۆدێرنەی کەمە و خزمەت گوزاری ڕێگەوبانی کەمە ئەمە لە ڕووی خزمەت گوزاریەکان لە ڕووی دامەزراندیشەوە زۆر جیاکاریە کرد ئێستا کۆمەڵی کورد هەن دامەزرا و ناویشیان هاتۆتەوە بەڵام نایڵن بڕۆ نیشەکانیان بکەن. بەڵێ کەواتە جا لە کارەکەی بەڕێزە نەوت و گاز و کە ئەندازیاری ئەوەت بەڕێزە دەتوانی لە داهاتوودا کە چیتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ ئەندامەکانی تری یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵبەی بۆ ئەم مافانەی دیکەی کە ئێستا باسی کرد؟ بە دڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە قوربانی داوە بە جەستەی بێدیان بەوەی کە لە مافەکانی خۆی بۆکو حزبی خۆش بوو بێت بۆ بەدەستێنانی مافەڕەوەکانی گەلی کورد لە هەرێمی کوردستان وە هەر لە هەر چوار پارچەکەش. بەڵێ کاک ڕێباز بە شێوەیەکی گشتی پێشوازی هاوڵاتیان
لە کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی 222 چۆنە چ لە دیالە بێت یاخۆ لە ناوچەکانی تر بێ بە شێوەیەکی گشتی؟ بە شێوەیەکی گشتی ئەگەر سەیری پرۆسی هەڵبژاردن بکەین کە بەڕێز کاک باوەڵ داخل بووە لەناو پرۆسەکەی گەرمگوڕەیەکی زۆری پێوە دیارە ئەڕۆیتە هەموو شارەکان کاک باوەڵ لەوێ بێت هەمووی قەڵای سەوزە بێت ئەمەش دڵخۆشیە بۆ نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کاندیدەکان یەکێتی نیشتیمانی کوردستان کە متمانەی زیاتریان پێ دەبەخشێ و خەڵکیش هەست بە گەرمگوڕی خەڵکەکەی لە هەموو ناوچەکانە لە هەرێمی کوردستان و لە ناوچە دابڕێراوەکانیش. بەڵێ کاک ڕێباس دووبارە بتانی ناو ژمارە و لیستەکەی خۆ دووبارە بکەیتەوە زۆر سپاس دەکەین و داوای ئەو داوایی کە بەڕێز هەتە لە دانیشتوانی دیالە و خانەقین بۆی کە دەنگ بەم بە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی بەڕێزە لێرە دووپاتی بکەیتەوە. من ئەندازیار ڕێباز وەهاب ژمارەی هێژدە لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان داوایان لێ دەکەم لە 11 سنووکەکانی دەنگدانمان بۆ سەوز بکەن و بەڵێ متمانی خۆیان بە ئێمە ببەخشن ئێمە هێزی ئەوانی لە باغدا. زۆر سپاس. بەڵێ بەڕێز ڕێباز جواب کاندیدی ژمارە 18 لە لیستی 222 یەکێتی لە پارێزگای دیالە سوپاس لە کەلارەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بن. زۆر سپاس.